بەشی نۆیەم قورسترین ڕووداوی لاویم. دایک و باوکم پێچایەوە و خاوەن گوێدرێژێکم بان کرد و کەرتە مسێکم پێدا کە دایک و باوکمم بۆ بگەێنێتە خانەی مەرگ. لەوێ ئامادە نەبوون دایک و باوکم وەربگرن و وتیان لە پێشدا دەبێ پارەی مۆمیاکردنەکەی هەردووکیان بدەی بۆ ئەوەی بیان کەینە ئاو و خوێوە. من وتم تا ئێوە مۆمیای دەکەن من پارەکە پەیدا دەکەم، بەڵام کرێکارەکانی خانەی مەرگ ڕازی نەبوون. هەتا یەکێک لەوانە کە بە ساڵا چوو بوو لە کاتی مۆمیاکردنی لاشەی فیرعەون بووبووە هاوڕێم، لە ناویاندا دەستیا ڕۆیشت کە فیلی منی کرد کە حەق دەستەکەیان لە ماوەی مۆمیاکردنەکە بە یەکجاری یان بەش بەش بدەمێ. دوایی گوریسێکیان بە پێی دایکم و یەکێکی تریشیان بە پێی باوکمەوە گرێدا کە لەگەڵ مردوەکانی تردا نەگۆڕێن و خستیانە حەوزی خوێاوی تایبەت بەڕاگرتنی تەرمی هەژاران. کاتێک کە دڵنیا بووم لاشەکان لە خوێواودا جێی خۆیان گرتووە، گەڕامەوە بۆ ماڵەوە بۆ ئەوەی ئەو پارچە پەڕەوەی کە لەوێ هەڵم گرتبوو بۆ ئەو خانووی بگەڕێنمەوە، چونکە ئەو پارچەیە مافی بە ئێمەوە نەمابوو، هی خاوەن خانووە تازەکە بوو، ئەگەر نەمدایەتەوە دەیکردم بەدەست. کاتێ ویستم لە ماڵەکە دەرچم و بگەڕێمەوە خانەی مەرگ، پیاوێک کە لە سووچی کۆڵانەکە لە نزیک دووکانی نانەوخانەکە دادەنیشت و کاغەز نووسیە کرد، هەڵسا و بانگی کردم سینۆها. من لێ نزیک بوومەوە و ئەو پاپیروسێکی کە کاغەزی میسریە دا پێم و وتی ئەم نامەیە نامەی باوکتە و بۆ تۆی نووسیوە، ڕای سپاردم کاتێک کە تۆ هاتیتەوە بدەمێ. من نامەکەم کردەوە و خوێندمەوە. لە نامەکەدا نووسرا بوو سینۆها کوڕە ئازیزەکەم، لەوەی گۆڕەکەی ئێمەت فرۆشتووە غەمبار مەبە، چونکە هەر ئەوە باشترە کە ئێمە گۆڕمان نەبێت و بە یەکجاری لەناو بچین، بۆ ئەوەی لە دنیای تردا تووشی ئازار و مەینەتی و سەفەری دوور و درێژەکەی ئەو جیهانە نەبین. تۆ کاتێ هاتیتە ماڵی ئێمە هەردووکمان پیر بووین و هاتنی تۆ بۆ ماڵی ئێمە ساڵەکانی دوایی تەمەنمانی پڕکرد لە شادی. ئێمە لە خواکانی میسر داواکارین بە ئەندازەی ئەوەندەی کە تۆ بوویتە هۆی خۆشی و بەختەوەری ئێمە، مناڵەکانت ئەوەندە ببنە مای بەختەوەری و خۆشیت. ئێمە بە ئاسوودەیی و دڵنیاییەوە ئەم دنیایە بەجێ دەهێڵین و بەبێ گۆڕ بەرەو نەمانێکی ڕەها دەچین، بەڵام دەزانین کە تۆ خۆت نەتدەویست ئێمە بە بێگۆڕ بمێنینەوە، بەڵکو ئەو ڕووداوانەی کە جڵەوی لە دەسەڵاتی تۆ دەرچوو بوو بووە هۆی ئەم پێشهاتە. کاتێ ئەم نامەیەم خوێندەوە ماوەیەک گریام و هەرچەندە نووسەرەکە دڵی دەدامەوە ئارامم نەگرت. کاتێ فرمێسکەکانی چاوم تەواو بوون بە نووسەری نامەکەم وت من دراوێکم نییە کە پاداشتی گەیاندنی ئەم نامەیەت بدەمەوە، بەڵام ئامادەم لە بری ئەوە کراسەکەی خۆمت بدەمێ. کراسەکەم لە بەرداکەند و ئەو بەسەر سوورمانەوە سەیری کراسەکەی کرد و لێی وەرگرتم. هەندێ سەیری کرد کە بزانێک گرانبەها و نوێیە یان نا، لە ناکاو شادمان بوو. وتی سینۆها ئەگەر چی خەڵکی بە خراپە باست دەکەن و دەڵێن خانووی دایک و باوکت و تەنانەت گۆڕەکەشیانت فرۆشتووە، ئەوانت بێڕێگە کردووە، بەڵام بەخشندەی تۆ گەلێک زۆرە و لەمە و دوا هەر کەسێک بیەوێ بە خراپە باست بکە لەسەرت دەکەمەوە. بەڵام ئێستا کە کراسەکەی خۆت داوە بە من، خۆت بێکراز ماویتەتەوە و گەرمی خۆر شانەکانت و لەشت دەسووتێنێ، دەیکاتە برین و کێم و خوێنی لێدێت. منیش پێم وت تۆ نازانی بەگەیاندنی ئەم نامەیە چ خزمەتێکی گەورەت بە من کردووە و چەند منت شادمان کرد، هەڵی بگرە و خەمی منت نەبێ. کاتێ پیاوەکە ڕۆیشت من کە لە سینە پۆشێک زیاترم لە بەردانە بوو بەرەو خانەی مەرگ کەوتمەڕێ.
بۆ ئەوەی لەوێ وەکو کرێکارێکی ئاسایی کار بکەم تا مۆمیاکردنی لاشەی دایک و باوکم تەواو دەبێ. وەستا بە ساڵاچوەکەی خانەی مەرگ کە لە ڕابردوودا منی بینی بوو ناوی ڕاموز بوو. من پێم وت دەمەوێ ببمە شاگردی تۆ و لای تۆ کار بکەم. ئەو وتی من بە خۆشحاڵیەوە ئامادەم تۆ بکەم بە شاگردی خۆم، بەڵام تۆ دەرچووی خانەی ژیانی و پزیشکی، چۆن خۆت ڕازی دەکەی کە بیت و لێرە شاگردی من بکەی؟ منیش پێم وت مەیلی ژنێک منی هەژار کرد و هەرچیم هەبوو لەیساندم و ئێستا دەرمانگەم نییە کە پزیشکی تێدا بکەم، کەسیش نییە بتوانم زێڕ و پارەی لێ قەرز بکەم و خانووی پێ بکڕم. ڕاموز بە تێڕامانێکەوە سەری جوڵاند و وتی هەر کاتێ دەبیستم پیاوێ تووشی بەدبەختی بووە دەزانم کە ئەوە ژنوای لێ کردووە. من ماوەی 40 شەو و ڕۆژ لە خانەی مەرگ مامەوە. لەو ماوەدا وەکو کەمترین کرێکارەکانی ئەو دامەزراوەیە خەریکی مۆمیاکردنی لاشەکان بووم. کرێکارەکان کە دەیانزانی من لە چینی ئەوان نیم و بێشانسی منی هێناوەتە خانەی مەرگ پیسترین کارەکانیان بە من دەکرد تا بەو شێوەیە تۆڵە لە من بکەنەوە کە خوێندەواری و بڕوانامەم هەبوو لەوان بەرزتر بووم. منیش بە ناچاری فەرمانەکانیانم جێبەجێ دەکرد بۆ ئەوەی بتوانم دایک و باوکم مۆمیا بکەم و تەنها دڵخۆشی من ئەوە بوو کە دەمتوانی وەکو یەکێک لە دەوڵەمەندەکان تەرمی هەردووکیان مۆمیا بکەم. بەدەستی خۆم بە خۆشەویستی و دڵپاکیەوە سکو سینەی باوک و دایکە شیردەرەکەم هەڵدەدڕی و گەدە و ڕیخۆڵەکان و دڵ و سی و جگەریان و ئەندامەکانی تری ناوەیانم دەردەکرد و ناوسک و سینەیانم پڕکرد لە قامیشی پڕ لە ڕۆن. بە شێوەیەک کە لە خانەی مەرگ کاتی مۆمیاکردنی لاشەی فێرعەون فێری ببووم. پاشان وەکو شێوەی کاری ڕاموز کە جاری پێشوو لە خانەی مەرگ بینی بووم مێشکی هەردووکیانم لە ڕێگەی کوونەلووتیانەوە دەرکرد و ناو کاسەی سەریانم پڕکرد لە ڕۆنی مۆمیا. دایک و باوکم دانی دەستکردیان نەبوو، هێشتا خۆشم دانی دەستکردم دروست نەکرده بوو. ئەگەر زووتر هەستم بەم داهێنانە بکردایە دانی دەستکردم بۆ هەردووکیان دروست دەکرد کە لەو دنیا بە ئاسوودەییەوە خواردنی پێ بخۆن. دوایی وتم ئەی خواکان ئاگادار بن کە من بۆ مۆمیاکردنی تەرمی دایک و باوکم ڕۆن و دەرمان و پارچەکانی خانەی مەرگم نەدزیوە، بەڵکو وەکو کرێکارێکی سووک وەکو بەندەیەک لەوێدا کارم کرد و خواردنی باشم نەخوارد و شەرابم نەنۆشیەوە و بەو مسەی لەبری کارکردن دەیاندا پێم ڕۆن و دەرمان و پارچەم پێدەکڕی تاکو مۆمیاکەیانم تەواو کرد. لە گەرمخانە هەموو ڕۆنەکانی ناو کاسەی سەر و سینەوسکی تەرمی دایک و باوکم چووە گۆشتەکەیانەوە و دوای ئەوە گۆشتەکە وشک بۆوە هەموو ئاوی ناو گۆشتەکەیان بوو بە هەڵم. کاتێ قۆناغی دوایی کۆتایی پێهاتوو دەبوایە تەرمەکانم ببردایەتە دەرەوە. بینیم کێشی جەستەی دایک و باوکم بۆ تا یەک لە سەرسەی کێشی پێشویان. لەو چلشەوەی کە من لە خانەی مەرگ بووم هەڵسوکەوتی کرێکارە بێتەربێت و تووڕەکان لەگەڵ مندا گۆڕا و کەمێک باشتر بوون، ئەگەرچی هێشتا هەرجنێویانەدا و سوکایەتیان پێکردم، بەڵام تووڕەبوونیان نەما و ئەوان خویان بەو بێڕێزیەوە گرتبوو نەیان دەتوانین ڕەفتاری خۆیان بگۆڕن. کاتێ زانیان دەمەوێت تەرمی بەخێوکەرەکانم لەوێ بەرمە دەرەوە یارمەتیاندام و پێستێکی مانگای باشیان بە پارەی خۆم بۆ کڕیم و لاشەی دایکم و باوکمم خستە ناویەوە و بە سیرمە دووریمەوە. ئەو ڕۆژەی ویستم لە خانەی مەرگ بڕۆم ڕاموزوتی لێرە مەڕۆ تا کۆتایی تەمەنت لێرە بە، چونکە دەرامەتی کرێکارەکانی ئێرە لە پزیشکی پاشایەتی کەمتر نییە و ئەگەر تۆ نیوەی دەرامەتەکەت پاشەکەوت بکەی لە کاتی پیریدا دەتوانی وەکو کاهینێک ژیان بەسەر ببەیت و بەندە و کەنیزەت هەبێ. خەڵکی چونکە لە کارکردنی ئێرە بێزارن پێشبڕکەی ئێمە ناکەن، بەڵام من نەم دەتوانی لەوێ بمێنمەوە لەبەر ئەوەی وام بیر دەکردەوە پیاو کە بتوانێ کارێکی گەورەتر بکە نابێ بە کارێکی بچووکەوە خەریک بێ.
لە نێوان قسە ناشرین و پێکەنین و گاڵتەی کرێکاراندا خواحافیزەم لە ڕاموز کرد و پێستی مانگاکە کە لاشەی دایک و باوکمی تێدا بوو کردمە سەرشانم و لەوێ هاتمە دەرەوە. خەڵکی لە کۆڵانەکاندا لێم دوور دەکەوتنەوە و لوتی خۆیان دەگرت کە بۆنی من نەکەن، چونکە وەها بۆنی خانەی مەرگم لێدەهات کە هەموو کەسێکی بێزار دەکرد و دەیترساندن. تەبەز دوو شاری گەورەی هەبوو، یەکێکیان شاری زیندووەکان بوو، ئەوی تریان شاری مردووەکان. شاری مردووەکان کەوتوو بووە ئەوبەری نیل و لە کاتی شەودا شاری مردووەکان کە دەکاتە چەقی گۆڕەکان باشتر لە شاری زیندووەکان پارێزگاری لێ دەکرا. من دەمزانی کە بە هیچ شێوەیەک ناتوانم بچمە شاری مردووەکانەوە، لەبەر ئەوەی پاسەوانەکان یەکسەر دەیان کوشتم، بەڵام دەکرا بچم بۆ دۆڵی دەسەڵاتداران و ئەو دۆڵەش لەوبەری نیلەوە بوو، بەڵام لە سەروتری شاری مردووەکان و لای باشوور بوو. هەموو فیرعەونیەکانی میسر لە سەرەتای جیهانەوە تا ئەمڕۆ لە دۆڵی دەسەڵاتداراندا نێژرا بوون. کاتی شەو دۆڵی دەسەڵاتداران وەکو شاری مردووەکان پاسەوانی لێ نەدەکرا، لەبەر ئەوەی پاسەوانەکان و خەڵکیش دەیانزانی کە کاهینەکان کاتێک فیرعەونێک دەخەنە ناو گۆڕەوە بە شێوەیەک ئارامگاکەیان تەلەسم دەکرد کە هەر کەسێک بیەوێ بچێتە ناویەوە یەکسەر دەمرێت. من باوەڕم بە تەلەسم نییە و لەو باوەڕەدا نیم بتوانێم مرۆڤ بکوژێ، بەڵام وەهاز دەکەم کاینەکانی میسر پاش ناشتنی فیرعەون دەرگا و دیوار و هەموو کەلوپەلەکانی ئارامگاکە تەنانەت داری تەرمەکەی فیرعەونیش جۆرە ژەرێکی بەهێزی لێدەدەن کە بە درێژایی کات کاریگەریەتی دەمێنێ و ئەگەر کەسێ بە مەبەستی دزی بچێتە ناویەوە بیەوێ کەلوپەلە گرانبەهاکانی ببا بەهۆی ئەو ژەهرەوە دەمرێ. من داواکاری مردن بووم، پێشوازیم لێ دەکرد و بە خۆمم دەوت ئەگەر بتوانم گۆڕێک بۆ دایک و باوکم پەیدا بکەم مردنی من گرنگ نییە، گرنگ ئەوەیە ئەو دوانە لە ناو نەچن و لەو دنیا زیندوو ببنەوە. ڕێڕەوە دوور و درێژەکە دەست پێ بکەن و بۆ ئەوەی لە ناو نەچن دەبێت لاشەکەیان لە گۆڕێکدا بشاردرێتەوە، ئەگەرنا ئەو تەرمە مۆمیاکراوانە لەبەر گەرمی هەوا تێک دەچوون. لە کاتی ڕۆژدا لاشەکانم خستە سەرشانم و بردم نەبیابان تا لە دیدی خەڵکی بەدوور بم. کاتێ شەودا هات وەستام کە کەمێکی پێ بچێ تاوەکو چەقەڵ و کەمتیارەکان بکەونە دەنگەدەنگ. ئەوسا گەڕامەوە شار و قوڵنگێکم بۆ هەڵکەندنی زەوی کڕی. کاتێک گەیشتمە دۆڵی دەسەڵاتداران نیوەی شەو بوو. هەرچەندە دەمبینی مارەکان بەبەینی بنچکە گیاکاندا هاتوچۆیان دەکرد، بەڵام لێیان نەدەترسام و لە هەندێک شوێندا دووپشکی گەورەم دەبینی کە لەوانیش مەترسیدارتر بوو، چونکە ئارەزووی مردنم لە خواکان دەکرد. بنچینەی گشتی ئەوەیە کە کاتێ مرۆڤ خۆزیاری مردن بێ مەرگ بەلایدا نایە. من لە شوێنی بازگەکانی چاودێری ئەوێ ئاگادار نەبووم، نەم دەتوانی خۆمیانیان لێ دوور بخەمەوە، بەڵام هیچ کامێکیان منیان نەبینی و ڕێگەیان لێ نەگرتم. لەوەشە منیان بینی بێ و وەیانزانی بێ یەکێکم لە مردووەکان کە خواردنەکەی خۆی بە کۆڵەوەیە و بە ناوگۆڕی فیرعەونەکاندا هاتوچۆ دەکا. ماوەیەک لە نێو گۆڕەکانی فیرعەوندا سوڕامەوە و بە دوای ئارامگەیەکدا دەگەڕام کە بتوانم دەرگاکەی بکەمەوە و تەرمی دایک و باوکم بکەمە ناوی، بەڵام زانیم کە هەموو دەرگاکاندا خراون و کردنەوەیان گومان دروست دەکات و پاسەوانەکان یەکسەر هەستی پێدەکەن کە مردوویەکیان لە گۆڕی فیرعەوندا ناشتووە. من لە مردن نەدەترسام و لەو شتەی تەلەسمی فیرعەونیان پێدەوت بێباک بووم. ئەگەر بمتوانایە گۆڕێکیان بۆ پەیدا بکەم خەیاڵم ئاسوودە دەبوو، ئەگەرچی دوای ئەوە یەکسەر بمردمایە. کاتێ تێگەیشتم کە ناتوانم دەرگای هیچ گۆڕێکیان بکەمەوە لە بەردەم یەکێک لە ئارامگاکاندا لە دەرەوەی گۆڕەکە بەو پاچەی لەگەڵ خۆمدا هێنا بووم، گۆڕێکم لەسەر زەویە لمینەکە هەڵکەند و بۆ لابردنی خاکەکە جگە لە هەردوو دەستم هیچی ترم پێ نەبوو، بەڵام بەهۆی لێخشاندن و لابردنی وردە بەردەکانەوە دەستم بریندار بوو، بەڵام من گوێم نەدایە. ئەوەندە زەویەکەم هەڵکەند تا بوو بە چاڵێکی گەورە و
بە ئەندازەی قەبارەی هەردوو تەرمەکە و دوایی پێستی مانگاکەم کردە چاڵەکەوە و خۆڵم بەسەردا کرد. لەبەر ئەوەی بەردەمی گۆڕی فرعەون زیخ و چەو بوو، لە ناوبردنی ئاسەواری هەڵکەندن ئاسان بوو. ئەوسا هەناسەیەکی ئاسوودەم هەڵکێشا، چونکە دڵنیا بووم کە دایک و باوکم لەبەر ئەوەی لە نزیکی فرعەونن لەو دنیا لە ڕووی خواردن و خواردنەوەوە سەغڵەت نابن، چونکە بەردەوام لەگەڵ فرعەوندا کات بەسەردەبەن و نان و گۆشت و شەرابی ئەوان دەخۆن. کاتێک کە خەریکی خۆڵ بەسەراکردنی تەرمەکان بووم، دەستم بەر شتێکی ڕق کەوت و کاتێک هەڵم گرتەوە زانیم گۆیەکی بچووکی گرانبەهایە و کە وردە بەردی بە نرخیان پێوە نووساند بوو. لەو کەل و پەلانەیە کە لە کاتی ناشتنی فرعەوندا بۆ ناو گۆڕەکەیان هێناوە و لەوێ کەوتووە و دوایی بەهۆی دروستکردنی ئارامگاکەوە کەوتۆتە ژێر خاک. گۆیەکەم هەڵگرت و دەستم هەڵبڕی و خۆیزیم لە دایک و باوکم کرد و وتم ئومێدەوارم لاشەکەتان بۆ هەمیشە بمێنێتەوە. کاتێک لە دۆڵی دەسەڵاتداران هاتمە دەرەوە و خۆمگەیاندە کەناری نیل، سپێدەی دابوو. قوڵینگەکەم فرێدایە ئاوی ڕووبارەکەوە و لە کەنار ئاوەکە ڕاکشام، بەڵام بەهۆی ماندوێتیەوە لەشم زۆر بە ئازار بوو، نەمتوانی بخەوم. تاو کاتەی لە بەرهیلاکی زۆر ئاگام لە خۆم نەما و نووستم. کاتێ دەنگی مراویەکان هات بەخەبەر هاتمەوە و بینیم هەتاو بەرز بۆتەوە و کەشتیوانەکان لە ڕووباردا خەریکی هاتوچۆن و ژنە جلشۆرەکان لە کەناری ڕووبارەکەدا قسەیان دەکرد و خەریکی کار بوون. بەیانیەکی ڕووناک و ئومێدبەخش بوو، بەڵام دڵی من پەژارەی هەبوو. ئەوەندە غەمبار بووم کە هەستم بە لە شولاری خۆم ناکرد. کراسەکەم تەنیا بریتی بوو لە سینە پۆشێک و گەرمای هەتاو پشتمی سووتاند بوو. کەرتەمسێکیشم نەبوو کە نان و ئاوی جۆی پێ بکڕم. لەشم بۆنی بۆگەنی خانەی مردووەکانی لێ هات، چونکە هێشتا لە نیلدا خۆم نەشۆردبوو. من بەو بارە بەزەی هێنەرەوە نەم دەتوانی ڕوو لە دۆستەکانم بکەم و داوای یارمەتیان لێ بکەم، چونکە ئەگەر منیان ببینایە دەیانزانی من گرفتاری تووڕەیی خوایەک بووم و هەروەها هەمویان دەیانزانی من خانووی خۆم و خانووی باوک و دایکم و تەنانەت ئارامگاکەیانیشم بە ژنێک فرۆشتووە و نەم دەتوانی بەو بەدناویەوە خۆمیان لێ نزیک بکەمەوە. لەو بیرەدا بووم کە چی بکەم و چۆن سکی خۆم تێر بکەم کە لە ناکاو وەستم کرد مرۆڤێک لە نزیکمەوە دەجوڵایەوە. ئەوەندە چارەی ئەو پیاوە ترسناک بوو کە سەرەتا تێنەگەیشتم کە مرۆڤە، چونکە لە جیاتی لوتی کونێکی بەرین لە ناوەڕاستی دەموچاویدا دەبینرا و گوێچکەی نەبوو. دیار بوو کە گوێچکەکانیان بڕیوەتەوە. ئەو کابرایە لاواز دەهاتە بەرچاو و دەستێکی گەورە و گرێگرەی هەبوو. کاتێ زانی من هەستم بەو کردووە، پرسی چی لە ناو ئەو دەستە داخراوەتدا هەیە. من پەنجەکانم کردەوە و ئەو گۆیەکەی فرعەونی بینی و ناسی، وتی ئەمە بدە بە من بۆ ئەوەی بەختم بکرێتەوە، چونکە زۆر پێویستم بە شانسەیە و بیستومە هەر کەسێ گۆیەکی وەهای هەبێ بەختەوەرە بێ. منیش وتم من پیاوێکی هەژارم و جگە لەمە هیچم نییە، دەمەوێ هەڵی بگرم بۆ ئەوەی ببێتە هۆی بەختەوەریم. پیاوەکە وتی ئەگەر چی من هەژارم، بەڵام لەبەر ئەوەی دەبینم تۆژ نەبووی، ئامادەم لە زیاتی ئەو گۆیە حەڵقەیەکی زیوت بدەمێ. دوای حەڵقەیەکی زیوی لەژێر پشتێنەکەیەوە دەرهێنا و بۆ منی درێژ کرد و من وتم گۆیەکەم نافرۆشم. وتی تۆ لەبیرت چوو کە من دەتوانم بەبێ بەرامبەر ئەم گۆیە لە تۆ بسێنم، چونکە تۆ لە خەودا بووی دەمتوانی بتکوژم و گۆیەکەش بفرێنم. منیش وتم بەو لوت و گوێ بڕاوانتدا وا دەردەکەوێ کە پیاوێکی تاوانبار بوویت و دوای بڕینەوەی گوێ و لوتت بۆ کارکردن نێردرابی بۆ کانگە و ئێستاش لەوێ هەڵاتووی. دەبێ بە زووی لێرە بڕۆی، چونکە ئەگەر ئێشکچی بێت و لێرە تۆ ببینێ دەستگیرت دەکات و دەتگەڕێنەوە بۆ کانگا. ئەگەر منت بکوشتایە بە قاچەڵیان دەواسی تاکو دەمردی، کە
کابراوتی تۆ خەڵکی کوێیت و لەکوێوە دێیت کە هێشتا نەتزانیوە هەموو ئەو بەندانەی کە لە کانگاکاندا کاریان دەکرد ئازاد کراون. منیش وتم چۆن شتیوا دەبێ؟ بەندەکان چۆن لە کانگاکان ئازاد دەکرێن؟ پیاوەکەوتی فیرعەونی نوێ کە تازە لە سەرتەخت دانیشتووە پێشتر جێنشین بوو، دوای هاتنە سەرتەخت هەموو بەندەکانی لە کانگاکان ئازاد کردو، لەمە دووە تەنها ئەو کەسانەی کە ئازادن لە کانگە کار دەکەن و پاداش وەردەگرن. بە فکری خۆم بۆی چووم کە ئەو پیاوە ڕاست دەکا، چونکە من 40 شەو و 40 ڕۆژ لە خانەی مرگدا بووم و لە هیچ جێگەیەک هەواڵم نەبیستووە. نەمدەزانی فیرعەونی گەنج ئەوانی لە کانگەکان ئازاد کردووە. پیاوەکە وتی ئەگەرچی من بەندە بووم و لە کانگە کارم دەکرد، بەڵام لە خواکان دەترسێم و هەر لەبەر ئەوەش کاتێ خەوتبووی تۆم نەکوشت و ئێستا ئەتوانی گۆیەکەت ڕابگری و بۆ بەدەستکەوتنی خۆشبەختی کەڵکی لێوەربگری. بەڵام من لەلام سەیر بوو کە فیرعەونی نوێ واتە ئامنهۆتبی چوارەم چۆن بەندەکانی لە کانگاکان ئازاد کردووە. ئایا نازانێ کارگیز پیاوێکی ئازاد ناچێت لە کانگە کار بکە؟ مرۆڤ ئەگەر شێت نەبێ ئەو بەندانەی کە لە ناو کانگاکاندا کار دەکەن ئازاد ناکا، چونکە لە ناکاودا ئیشوکاری کانگاکان دەوەستێ. هەروەها زۆربەی بەندەکان کە لەوێدا کار دەکەن لە تاوانبارەکان و ئازادکردنیان دەبێتە هۆی پەیدابوونی ئاژاوەی گەورە. پیاوە گوێ و لوت بڕاوەکە وەکو بڵێ لە بیرکردنەوەکەی من تێگەیشت بێ، وتی من دەزانم کە خوای فیرعەونە نوێکەمان خوایەکی شێتە. منیش پێم وت بۆچی؟ ئەو وتی لەبەر ئەوەی خوا فیرعەونی نوێی ناچار کردووە کە هەموو تاوانبارەکان ئازاد بکات و ئێستا ئەوان بە ئازادیەوە لە ناو شار و بیابانی میسردا دەسوڕێنەوە و ئیتر لە کانگاکان وەکو کانگای دەین کانزا دەرناکرێت و میسر تووشی هەژاری و نەبوونی دەبێ. ئەگەرچی من بێگوناح بووم، بەناحەق منیان حکم دا و لە کانگاکاندا کاریان پێدەکردم، بەڵام لە جیاتی هەر بێتاوانێ 1000 تاوانباری ڕاستەقینە لەو کانگایانەدا کاریان دەکرد کە ئێستا ئازاد بوون. لەو کاتەی ئەو پیاوە قسەی دەکرد دەیڕوانیە ئەندامەکانی لەشم. هەستم کرد کە بۆنی خانەی مەرگ کە لە منەوە دەهات لە لای ناخۆش بووە. ئەو وتی هەتاو پێستی لەشتی سووتاندووە، بەڵام من ڕۆنم هەیە و دەتوانم لەشتی پێچەور بکەم. کاتێک کە لەشی منی بەڕۆنەکە دەشێلا وتی من پێم سەیرە، بۆچی پارێزگاری لە تۆ دەکەم، چونکە کاتێک کە لە منیان دەدا و لەشمیان بریندار دەکرد جنێوم بە خواکانیان دەدا کە بۆچی منیان دروست کردووە و گرفتاری ستەمی خەڵکیان کردوم. هیچ کەسێک پارێزگاری لێ نەکردم. من دەمزانی هەموو تاوانبارەکان و بەندەکان خۆیان بە بێگوناح دەزانن و ئەو پیاوەشم وەکو ئەوان دەهاتە بەرچاو، بەڵام چونکە ئەو چاکەی لەگەڵ کردبووم لەشمی بەڕۆن چەور کرد، سەر ڕای ئەوەی لەو کاتەدا تەنیا بووم لێم پرسی ئەو زۆرداریەی لەگەڵ تۆیان کردبوو چی بوو؟ ئەو جەورەم بۆ باز بکە بۆ ئەوەی منیش هاوبەشی خەمەکەت بم. پیاوەکە وتی من کە ئێستا بەرامبەر بە تۆ لە سەرزەوی دانیشتوم لوت و گوێم نییە، ڕۆژگارێ بوو خان و کێڵگە و مانگام هەبوو، لە ماڵمدا نان و گۆزەی ئاوی جۆم هەبوو، بەڵام لەبەر چارەڕەشی لە تەک خانوویەکی مندا پیاوێکی لێ دەژیا کە ناوی ئانوکیس بوو. ئەم پیاوە ئەوەندە زەوی و زاری و کێڵگەی هەبوو کە چاو بڕی نەدەکرد کۆتاییەکەی ببینێ. مانگایەکی زۆری هەبوو، ژمارەی بەندە و خزمەتکارەکانی لەو زیخی بیابانە زۆرتر بوو، بەڵام من لە خواکان داواکارم لاشەی برزێن و هەرگیز سەفەرەکەی دوامەرگی دەست پێ نەکا. ئەو کابرایە بەو هەموو کێڵگە و مانگایی کە هەیبوو چاوی لە کێڵگە بچووکەکەی من بڕی بوو بۆ ئەوەی لە ژێر دەستم دەری بهێنێ بەهانەی پێدەگرتم و هەموو ساڵێ لە وەرزی پاییزدا دوای هەڵچوونی ئاوی نیل کاتێک کە ئەندازیارەکان دەهاتن زەویە کشت و کاڵەکانیان دەپێوە، من بەسەر سوورماویەوە دەمڕوانیە کێڵگەکەم بچووک بۆتەوە و ئەندازیارەکان
کە ئانوکیس دیاری دەدا پێیان و لە زەویەکەی منیان دەخستە سەرزەوی ئانوکیس و لەگەڵ ئەوەشدا من بەرگریم دەکرد و ئامادە نەبووم زەویەکەی خۆم بەرامبەر بە چەند حەڵقەیەکی زێڕ و زیو بدەم بە ئەو. لەو سەردەمەدا خواکان 5 کوڕ و 3 کچیاندا پێم، کچە بچووکەکەم لە هەمویان جوانتر بوو. هەر ئەوەندە ئانوکیس کچە بچووکەکەی منی بینی شەیدای بوو. یەکێک لە بەندەکانی خۆی ناردە لای من و وتی کچە بچووکەکەت بدە بە من، ئیتر وازت لێ دەهێنم. من کە دەمویست جوانترین کچەکەم بدەم بە مێردێک کە لە کاتی پیریدا یارمەتیم بدا، کچەکەم نەدا بە ئانوکیس، تا ئەوەی ڕۆژێکیان ئانوکیس هەر لە خۆیەوە وتی من ساڵێکیان کە دانەوێڵەکەم بوو دەغڵ و دانمدا بە تۆ هێشتا قەرزەکەت نەداوەتەوە بە من سوێندم بە خواکان خوار کەوان نییە، بەڵام ئەو هەموو بەندەکانی خۆی شایەتیان بۆ دا و لە هەمان ڕۆژدا بەندەکانی لە کێڵگەکەدا دایان بەسەر مندا و ویستیان بمکوژن. منیش جگە لە دارێک هیچ شتێکی ترم پێ نەبوو کە پارێزگاری لە خۆم کەم و دارەکەمدا بە تەوقی سەری یەکێک لەو بەندانەدا و مرد. دوای منیان گرت و گوێولووتیان بڕیم و منیان ناردە کانگە و ئەو پیاوە خان و زەویەکەی منی لە بری قەرزە خاڵیەکەی خۆی داگیر کرد و ژن و مناڵەکانمیشی فرۆشت. بەڵام کچە بچووکەکەم کە ئانوکیس کڕیەوە دوای ئەوەی ماوەیەک وەکو کەنیزە خزمەتی خۆی پێکرد کردیە ژنی یەکێک لە بەندەکانی. من 10 ساڵ لە کانگە کارم کرد تا و کاتەی بە فەرمانی فیرعەونی نوێ منیان ئازاد کرد و کاتێک کە گەڕامەوە خان و کێڵگەکەی خۆم هیچ ئاسەوارێکی لێ نەما بوو. کچە بچووکەکەم کە خوشکی ئانوکیس بوو دیار نەما بوو، دەڵێن لە تەبەس لە ماڵێکدا وەکو خزمەتکار کار دەکا. ئەو کاتەی لە کانگەدا کارم دەکرد ئانوکیس مرد و لە شاری مردووەکان ناشتیان، بەڵام من زۆر حەز دەکەم بڕۆم بزانم لەسەر گۆڕەکەی چی نووسراوە، چونکە بێگومان تاوانکاریەکانی ئەو پیاوە لەسەر گۆڕەکەی نووسراوە، بەڵام لەبەر ئەوەی خوێندەواریم نییە ناتوانم نووسینەکانی سەرگۆڕەکەی بخوێنمەوە. منیش وتم من خوێندەواریم هەیە و ئەتوانم نووسینەکانی سەرگۆڕەکەی ئانوکیس بخوێنمەوە. ئەگەر حەزت لێیە دەتوانم لەگەڵتدا بێم بۆ شاری مردووەکان و هەرچیەک لە سەرگۆڕەکەی نووسراوە بۆتی ئەگێڕمەوە. پیاوەکە وتی ئومێدەوارم تەرمەکەت هەمیشە بمێنێ و ئەگەر ئەم چاکەیەم لەگەڵدا بکەی زۆر خۆشحاڵم دەکەی. منیش وتم بە خۆشحاڵیەوە ئامادەم لەگەڵتدا بێم بۆ شاری مردووەکان و نووسراوەکەت بۆ بخوێنمەوە، بەڵام مەگەر نازانی بەم وەزعەوە ناهێڵن بچینە شاری مردووەکان. پیاوە لوودبڕاوەکە وتی من تێگەیشتم کە تۆ ئاگاد لە هیچ شتێک نییە، چونکە ئەگەر ئاگادار بوویتایە ئەتزانی فیرعەونی نوێ دوای ئازادکردنی بەندەکان بڕیاری داوە لەبەر ئەوەی چەند ساڵێکە لە دیداری مردووەکانی خۆیان بێبەش بوون مافی ئەوەیان هەیە بچنە شاری مردووەکان و مردووەکانی خۆیان بەسەر بکەنەوە. من و ئەو بەڕێکەوتین تا گەیشتینە شاری مردووەکان و ئەو پیاوە کە نیشانەی گۆڕەکەی وەرگرت بوو منی بردە سەری و بینیم لە بەردەم گۆڕەکەی هەندێک گۆشتی کوڵاو و میوە و گۆزەیەک شەراب دانرا بوو. پیاوە لوودبڕاوەکە هەندێک شەرابی خواردەوە و بەشی منی دا و داوای کرد نووسینەکەی بۆ بخوێنمەوە. من وام خوێندەوە. من کە ناوم ئانوکیسە و گەلمم تۆ کرد و نەمامم چاند و بەروبوومی زەوی و باخەکەم فراوان بوو، چونکە لە خواکان دەترسام پێنجێکی دەرامەتەکەم دەدایە خواکان و ڕووباری نیل یارمەتی دەدام بەردەوام ئاوی دەگەیاندە زەویەکانم و کەس لە کێڵگەکانی مندا برسی نەبوو، هیچ یەکێک لە جیرانەکانی زەویەکانیشم تووشی برسایەتی نەهاتن، چونکە لەو ساڵانە بەروبووم زۆر باش بوو، یارمەتی هەمویانم دەدا و دانەوێڵم پێدەدان. من فرمێسکی چاوی هەتیوانم دەسڕی و هەوڵم نەدەدا قەرزەکانم لەو بێوەژنانە بسێنمەوە کە مێردەکانیان لێیان قەرز کردبووم. هەر کاتێک پیاوێک دەمرد بۆ ئەوەی ئازاری ژن و مناڵەکانی نەدەم داوای قەرزەکەم لێیان نەدەکردەوە. لەبەر ئەمەش لە سەر تاسەری وڵاتدا خەڵکی بە چاکە ناویان دەهێنام و
لە من ڕازی بوون. ئەگەر مانگای یەکێک دیار نەبوایە من مانگایەکی ساغ و قەڵەوم لە جیاتی ئەوەی خۆی پێدەبەخشی و نەمدەهێشت ئەندازیاران زەویە کشت و کاڵیەکان بەناحەق بپێون و زەویەکێکی تر بخەنە سەر ئەوی تر. ئەمەیە کارەکانی من کە ناوم ئانوکیسە و لە ژیاندا ئەنجامم داوە بۆ ئەوەی خواکان لێم ڕازی بن لە سەفەرە دوور و درێژەکەی دوامردن یارمەتیم بدەن. کاتێک گەیشتمە کۆتایی خوێندنەوەی ئەم نووسراوە کابرای لووتبڕاو دەستی بە گریان کرد و منیش پرسییم بۆچی دەگری. ئەو وتی لەبەر ئەوەی دەمزانی لەبارەی ئانوکیسەوە هەڵە بوومە، چونکە ئەگەر ئەم پیاوە کابرایەکی چاکەکار نەبوو بێ لەسەر گۆڕەکەی وانە دەنووسرا. ئێستا شەرچێکی لێرە نووسرا بێ ڕاست و دروستە و تا دنیا بمێنێ خەڵک ئەم نووسراوە لەسەر گۆڕەکەی دەخوێنێتەوە. لەبەر ئەوەی تەرمی پیاوچاکێکە هەرگیز لە ناو ناچێت و زیندوو دەمێنێتەوە. بەڵام من دوای مردنم نامێنمەوە، چونکە لاشەی خراپەکارەکان دەخەنە ناونی لەوە و ئاو دەیبا. دەبمە خۆراکی گیانلەوەرانی دەریا. من لەم قسەی پیاوە لووتبڕاوەکە سەرم سوڕما و ئەو کاتە تێگەیشتم چۆن نەفامی جۆرێ مرۆڤ هەرگیز لە ناو ناچێت و لە هەموو سەردەمێکدا دەتوانرێت کەڵک لە نەزانی و پڕوپوچی خەڵکی وەربگیرێ. هەزارەها ساڵە کاهینەکانی میسر بەهۆی نووسینەکانی کتێبی مردووەکان کە خۆیان نووسیویانە دەڵێن لەلایەن خواکانەوە هاتووە خەڵکیان کردووەتە بەندەی خۆیان و هەموو سوودەکانی میسر هی ئەوانە. بۆ ئەوەی نەهێڵن نەفامی خەڵکی چاک بێتەوە دەڵێن هەروشەیەک لە کتێبی مردووەکان جگە لەوەی لەسەر زەوی نووسراوەتەوە لە ئاسمانیش لە لای خواکان هەیە و پارێزراوە، هەرگیز لە ناو ناچێ. هەروەها بۆ ئەوەی باوەڕی خەڵکی بە کتێبی مردووەکان نەگۆڕێ وای دەردەخەن کە هەر نووسراوێک لەبەر ئەوە نووسراوە ڕاستە. بە شێوەیەک ئەم باوەڕیان لە مێشکی خەڵکیدا بەهێز کردووە کە پیاوێکی وەکو ئەو بوونەوەرە بەدبەختە کە لوت و گوێی نییە لەگەڵەوەشدا بەهۆی دوژمنایەتی و ویستی خراپی ئانوکیس کردویانەتە بەندە و 10 ساڵ لە کانگا بووە. کاتێ دەبینێ لە سەرگۆڕەکەی ئانوکیس ئەم شتانە نووسراوە وا دەزانێ ڕاستە و لە هەڵەدا بووە کە ئانوکیسی بە پیاوێکی بێبەزەی و ستەمکار لە قەڵەمدا بوو. پیاوە گوێبراوەکە فرمێسکەکانی سڕیەوە و گۆشت و میوەکەی ئەوەی هێنایە پێشەوە و وتی بیخۆ سکی خۆت تێر بکە، چونکە ئەمڕۆ کە ڕۆژی ئازادی بەندەکانی کانگەیە ڕێگەمان پێدەدەن بینە ئێرە دەتوانین لەم خواردن و خواردنەوانە بخۆین. دوای ئەوەی بەهۆی خواردن و گۆشت و میوە و شەراب هاتەوە سەرکەیف ڕووی کردە گۆڕەکەی ئانوکیس و وتی هەروەکو لەسەر گۆڕەکەت نووسراوە تۆ پیاوێکی باش بوویت و شیاوەکان دێ لە کاسە زێڕینەکان و کاسە زی و مسەکانی ناوگۆڕەکەت بدەی بە من و ئەم شەو دێم و لێتی وەرەگرم. من لە ترسا هاوارم کرد ئەتەوێت چی بکەی؟ ئایا ئەتەوێ ئەم شەو بیت و دزی لەم ئارامگایە بکەی؟ مەگەر نازانی هیچ تاوانێ لەوە گوناحتر نییە دزی لە گۆڕی خەڵکی بکەی. ئەم تاوانە لە لای خواکانەوە لێخۆشبوونی نییە. پیاوە لووتبڕاوەکە وتی بۆچی قسەی بەلاش دەکەی؟ مەگەر تۆ لەسەر گۆڕەکەی نەتخوێندەوە کە ئانوکیس چەند پیاوێکی چاکەکار بووە. ئەم پیاوە کە بە پێی فەرمانی خواکان هەڵسوکەوتی کردووە هیچ ڕازی نابێ قەرزاری من بێت و ئەگەر زیندوو بوایە خۆی قەرزەکەی منی دەهێنایەوە، چونکە گومانی تێدا نییە ئەو خان و زەوی و ماڵ و مناڵی منی کردە هی خۆی و ماڵ و ژن و مناڵەکەمی فرۆشت و کچە بچووکەکەی وەکو کەنیزە لە خزمەت خۆیدا ڕاگرت. کەواتە ئانوکیس قەرزاری منە، بە خۆشحاڵیەوە قەرزەکەی خۆی دەداتەوە بە من و ئەم شەو بۆ وەرگرتنەوەی داواکاریەکەم دێم و تۆش دەتوانی لەگەڵ مندا بێیت و بەشێکت بەربکەوێ، چونکە ئەو دەبێت قەرزەکەم بداتەوە و ئەوەی لێی دەسێنم بۆ من حەڵاڵە و دەتوانم دوای ئەوەی لێم سند هەندێ لەو دارایانە بدەم بە تۆ خۆت لە ئارامگاکەیدا دەری بهێنا. ئازادی بەندەکانی کانگە و ڕێگەپێدانیان بۆ شاری مردووەکان بە تەواوی ڕوخسار و ئارامی شاری مردووەکانی شێواندە بوو. ئەو شارەی کە لە جێگەی زیندوەکان زیاتر پارێزگاری لێ دەکرا
لەو شەوەدا کەوتە بەرتاڵانکردن. من و بەندەکە پێکەوە چووینە ناو ئارامگاکەی ئانوکیسەوە و هەرچەندە توانیمان لە قاپ و کەلوپەلی زێڕین و مس و شتە بە نرخەکانی ئارامگاکە هەڵمان گرت. بەندە ئازادکراوەکە دەیوت ئەوەی من دەیبەم مافی خۆمە و کارەکەی من دزی نییە. کاتێک کە زێڕ و مسەکانمان دەگواستەوە بینیم هەموو پاسەوانەکان ئەرکیان گرتنی دز و گومان لێکراوەکان بوو، وەکو بەندەکان دەستیان کردبوو بە تاڵان و کاتێک گەیشتینە وشکانی نیل هێشتا لە شاری مردووەکان دزی و تاڵانی بەردەوام بوو. کاتی خۆڕەڵاتن ئێمە گەیشتینە وشکایی کەناری نیل و لەو کاتەدا هەندێک لە مامەڵەچیەکانی سووریا لەو بەر ڕووبارەکە چاوەڕێ بوون کەلوپەلی تاڵانکراوەکان لە دزەکان بکردنەوە. ئەوەی ئێمە هێنابوومان لەلایەن کڕیارێکی سووریەوە بە 400 دەین کردرایەوە. لەم زێڕە 200 دەین بەرمن کەوت، ئەوەی مابوو بەر بەندە لووتبڕاوەکە کەوت. ئەووتی بۆ بەدەسێنانی زێڕ و پارە ڕێگەی ئاسانمان پەیدا کرد، چونکە ئەگەر 50 ساڵ لەم دارە ڕایانە کەناری نیل حەماڵیمان بکردایە نەمان دەتوانی ئەم هەموو زێڕە بەدەست بهێنین. دوای ئەوەی زێڕەکانمان بەش کرد لە یەکتری جابووینەوە و ئەو بەرەولایەک چوو، منیش بەرەولایەکی تر ڕۆیشتم. بۆ ئەوەی بۆنەکەی لەشم نەهێڵم هەندێک کافور و بێخەکم کڕی و لە کەناری نیل خۆم پێشۆری و بە تەواوی بۆنی خانەی مەرگم لێ ڕۆیشت و ئیتر خەڵکی خۆیان لێ دوور ناخستمەوە. دوایی کراسێکم پێکڕی و چوومە خواردنگەیەک نان بخۆم. کاتێ خەریکی نان خواردن بووم گوێم لە دەنگەدەنگی شاری مردوەکان بوو. سەیرم کرد نەفیر لێدەدەن و گالیسکە جەنگیەکان کەوتنە ڕێ. لەوانەی ئاگادارتر بوون پرسییم دەنگ و باس چییە؟ وتیان ڕمدارەکانی تایبەتن کە پاسەوانی فرعەونیان پێسپێردرا بوو کە بەندە ئازادکراوەکان سەرکوت بکەن لەوەی زیاتر شاری مردووەکان تاڵانتر نەکەن. ئەو ڕۆژە پێش ئەوەی خۆر ئاوا بێ زیاتر لە 100 کەس لە بەندە ئازادکراوەکان کە پێشتر لە کانگە کاریان دەکرد سەرۆخوار لە دیوارەکانی شاری تەبس هەڵواسران تا مردن. لە دوای ئەوە ئاژاوە و تاڵانی شاری مردووەکان دامرکایەوە. ئەو شەوە لە خانوویەکی گشتی دامامەوە. مەبەستم ئەوە بوو کە خۆم سەرگەرم بکەم، بەڵام لەو ماتەمخانەیەدا تەنها خەمەکانم زیادی دەکرد. دوای هاتنە دەرەوەم لە خانە گشتیەکەدا چوومە میوانخانەیەک و نووستم و بەیانی ڕۆژی دواتر بەرەو خانووەکەی پێشووی خۆم کەوتمە ڕێ کە قەرزەکەی کاپتا بدەمەوە و سوپاسی بکەم، چونکە ئەگەر ئەو پاشەکەوتە کەمەی خۆی نەدایە بە من نەم دەتوانی تەرمی دایک و باوکم ببەمە خانەی مەرگ. کاپتا کاتێک کە منی بینی کەوتە گریان و وتی گەورم من وامزانی تۆ مردوویت، چونکە لە دڵی خۆمدا دەموت ئەگەر زیندوو بوایە دەهات بۆ ئەوەی دیسان پارە و مسم لێ بستێنێ، لەبەر ئەوەی تۆ جارێ پارە و مست لە من سندووە. ئەو کەسەی جارێک کانزا بداتە یەکێک دەبێ هەتان ماوە هەرپارەی بداتێ. من ئەگەرچی وام دەزانی مردووی بەڵام دووربین بووم بۆ یارمەتی تۆ لە گەورە نوێکەم و دایکی کە خواکان لاشەکەیان پەرشوو بڵاو بکەنەوە دزیم دەکرد و دایکی ئەو بە بەردەوامی دارکاری دەکردم. بەم زوانە هەڕەشەی ئەوەی لێکردم کە دەمفرۆشێ، لەبەرەوەی ئێستا تۆ هاتووی وا باشە کە بەیەکەوە خۆمان لێرە قوتار بکەین بڕۆینە جێگەیەک کە لەم تیمساحانە بە دوور بین. من لە وەڵامدانەوەی دوودڵ بووم. ئەو وتی گەورم ئەگەر بۆ خەرجی ژیانت تەنگاوی من هێندە پارەم هەیە، دەتوانین سەفەر بکەین و کاتێک کە پارەکە تەواو بوو من کار دەکەم و ناهێڵم تۆ برسیبی، بەمەرجێ تۆ لە دەست ئەم ژنە کە وەکو تیمساحە و کوڕە گەوجەکەی ڕزگارم بکە. من وتم کاپتا من ئەمڕۆ بۆ ئەوە هاتوومەتە ئێرە کە قەرزەکەت بدەمەوە، چونکە دەزانم ئەوەی تۆ داد بە من سەرجەمی پاشەکەوتی چەند ساڵەی تۆ بوو. دوایی هەندێ پارەی زۆر لەوەی خۆی زیاترمدا پێی لە بری قەرزەکەی و ئەو لە خۆشیە کەوتە سەماکردن و دوایی تێگەیشت کاڵپەرکێ بۆ یەکێکی وەکو ئەو بە ساڵاچ و جوان نییە وەستایەوە. وتی گەورم من دوای ئەوەی کانزاکانمدا بە تۆ دەستم کرد بە گریان، چونکە وام دەزانی جارێکی تر چاومان بە یەکتری ناکەوێتەوە و
چاوم بە زیوەکانیش ناکەوێتەوە. بەڵام گلەیی لە من مەکە، لەبەر ئەوەی کەسێک کە هەموو تەمەنی بە بەندەیی بوو بێ دڵێکی بەهێزی نییە و ناتوانێت کانزاکانی خۆی بدات یەکێکی تر و ئاسوودە دەبێ، ئەگەرچی ئەو کەسە پێشتر گەورەی بوو بێ. من وتم کاپتا، جگە لەوەی قەرزەکەتم داوەتەوە لە جیاتی ئەو چاکەی لەگەڵ من کردوتە دەمەوێت تۆ لە خاوەنەکەت بکڕمەوە و ئازادت بکەم. کاپتا وتی تۆ گەر من بکڕیتەوە و ئازادم بکەی من هیچ جێگەیەکم نییە بۆی بچم. کەسێک کە هەموو تەمەنی بە بەندەیی بوو بێ ناتوانێ بە ئازادی بژی. من بەندەیەکی یەکچاوم کە دەبێ بەردەوام گەورەم هەبێ، بەبێ خاوەن لە مەڕێکی یەکچاوی بێشوان دەچم. من ئامۆژگاریت دەکەم کە کانزاکانت بۆ کڕینی من بە خۆڕایی بە فیڕۆم مەدا، چونکە من هی تۆم دەتوانی من لەگەڵ خۆتدا ببەی. دوایی تاکە چاوەکەی لێداگرتم و وتی گەورە بەخشندەکەم، من چونکە دووربین بووم هەموو ڕۆژێ لەبارەی بەڕێکەوتنی کەشتیەکان لێرە زانیاریم بەدەستهێنا و دەزانم لەم کاتەدا کەشتیەک لێرەوە بەرەو ئەزمیر دەڕوات. ئێمە دەتوانین سواری ئەو کەشتیە ببین و خۆمان بگەێنینە ئەزمیر و تاکە گرفت کە دەمێنێتەوە ئەوەیە کە بەر لە ڕۆیشتنمان دەبێت دیاریەک بۆ خواکان بەرین بۆ ئەوەی بە ساقی بگەینە شوێنی مەبەست. من دوای ئەوەی باوەڕم بە ئامون نەما هێشتا خوایەکی ترم نەدۆزیوەتەوە کە دیاری بدەمێ و لە خەڵکیش دەپرسم ئایا دەکرێ ڕێنماییمان بکەن خوایەکم نیشان بدەن کە بتوانم بیپەرستم و دیاری بدەمێ. ئەوان وتیان خوای فرعون بپەرستە کە ناوی ئاتونە. من پرسییم ئەم خوای ئاتونە بەچی دەژی و خواوەندی دەکا؟ وتیان خوای ئاتون بەهۆی ڕاستیەوە دەژی و خوایەتی دەکا. من تێگەیشتم کە ئەم خوایە بە کەڵکی من نایە، چونکە خوایە کە بیەوێ بەڕاستەقینە و حەقیقەت بژی و خوایەتی بکە بێگمان خوایەکی سادە و بێ ئاگایە. ئەگەر نادەیزانی کە ڕاستی شتێکە هەرگیز جێبەجێ نابێ. ئێستا گەورم تۆ دەتوانی پێم بڵێی چ خوایەک بپەرستم؟ من گۆیەکەی خۆم کە لە بەردەم ئارەمگەی فیرعون و لە کاتی ناشتنی بە خێوکەرەکانمدا دۆزیەوە دام پێی و وتم ئەم خوایە بپەرستە. کاپتاوتی ئەمە چییە؟ من وتم فیرعون باوەڕی بەم خوایە بوو، وای هەز دەکرد کەمایی بەختەوەریە و منیش لەو ڕۆژەوەی دەستم کەوتووە هەز دەکەم بەرەو بەختەوەری دەچم، چونکە بوومەتە خاوەنی زێر و ئەگەر تۆش ئەم گۆیە لە لای خۆت ڕابگری لەوانەیە بەختەوەری ڕوو تێبکات، منیش لەو بەختیاریەت کەڵک وەربگرم. کەواتە ئێستا کە ئەم گۆیەت هەیە خۆت بگۆڕە و کراسێکی وەکو دانیشتوانی سووریا لەبەر بکە و ئەو کەشتیەی کە دەڵێ ئامادەیە پێی بەڕێ دەکەوین و دەڕۆین. من وا بیر دەکەمەوە کە قسەکەی تۆ ڕاستە کە دەڵێی نابێ پارە بەکڕینی تۆ بە فیڕۆ بدەم، چونکە لێرە تا ئەزمیر خەرجیمان دەوێت و دوایی من دەست بە پزیشکی دەکەم. دەبێ پێت بڵێم منیش بە پەلەم هەرچی زووترە لەم شارە بڕۆین، چونکە کاتێ لە کۆڵانەکانی تەبە سەنگاو دەنێم و هەز دەکەم هەر کەسێ دەمبینێ جنێوم پێدەدات. دوای ئەوەی لەم شارە ڕۆیشتم هەرگیز ناگەڕێمەوە. کاپتاوتی گەورم هیچ کاتێ لەبارەی داهاتوو بڕیاری یەکجاری مەدا، چونکە تۆ نازانی کە لە ئایندەدا چی دەبێ و چی ڕوودەدا. لەبەر ئەوە لە ئەمڕۆ بڕیاری نەگەڕانەوە بۆ تەبەز مەدا، چونکە لەوەیە ڕۆژێ بێت گەڕانەوەت قازانجی فراوانی تێدا بێ. سەرەڕای ئەوەش هەر کەسێ بە ئاوی نیل تینوێتی خۆی بشکێنێ ناتوانێت بەردەوام لە ئاوەکانی تر خۆی تێر ئاو بکات و نیل بەرەو خۆی ڕای دەکێشێتەوە. من نازانم تۆ لێرە تووشی چکردەوەیەک بوویت کە بەم شێوەیە تەبەست لە بەرچاو کەوتووە، بەڵام بڕیاری لێرە ڕۆیشتنەکەت بە شتێکی ژیرانەدا دەنێم. سینۆها من دڵنیات دەکەم کە ئەم کردەوەیەت هەرچیەک بێت فەرامۆشی دەکەی، چونکە گەنجەکان دوای چەندین ساڵ ڕووداوەکانی ڕابردوو لەبیر دەکەن و کەسانی پیریش ئەگەر وەکو گەنجەکان تەمەنی درێژیان هەبوایە ڕووداوەکانی ڕابردوویان لەبیر دەکردەوە، بەڵام چونکە تەمەنمان درێژ نابێ مەجالی بەیاد سپاردنی ڕووداوەکانی ڕابردوومان دەست ناکەوێ.
هەر کردەوەیە کە لە مرۆڤدا ڕووبدا وەکو بەردێک وایە کە فڕی بدەنە ناو دەریاوە. ئەم بەردە دوای ئەوەی کەوتە دەریاوە دەنگێکی گەورە دروست دەکات و ئاوەکە دەشڵەقێنێ و مرۆڤ وا بیر دەکاتەوە کە هەرگیز ئاسەواری ئەو پەشۆکان و شڵەقانە لە ناو ناچێ، بەڵام دوای چەند ساتێک ئاوەکە ئارام دەبێتەوە و بە شێوەیەک مرۆڤەکە بەخۆی دەڵێ بە هیچ شێوەیەک ئەو ئاوە بەردی تێ نەکەوتووە، ئەگەرنا ئاوەها هێمن نەدەبوو. تۆش دوای چەند ساڵێک بە تەواوەتی ئەم ڕووداوەی کە لەم شارەدا بەسەرت داهاتووە لەبیر دەکەی و بە دەوڵەمەندی و دەسەڵاتەوە دەگەڕێیتەوە تەبەس و ئەگەر تا ئەو کاتە ناوی من لە لیستی بەندە هەڵاتوەکانە بوو تۆ دەتوانی پارێزگاریم لێ بکەیت و نەیەڵی ئازارم بدەن. وتم هەر کاتێ دەسەڵات و دەوڵەمەند بم ئامادەم کە پشگیریت لێ بکەم، بەڵام من بۆ ئەوە لێرە دەڕۆم کە هیچ کاتێک نەگەڕێمەوە. لەم کاتەدا دایکی گەورەکەی کاپتا بانگی کرد و ئەویش پێش ئەوەی بڕوا پێیوتم لە پێچی کۆڵانەکەدا چاوەڕێم بکە، کەمێکی تر دێم. من لە بەرامبەر قاپیەکە دوور کەوتمەوە و لە پێچی کۆڵانەکەدا لە چاوەڕوانی ئەو داوەستام. ئەوەندەی پێنەچوو کاپتا هات و سەبەتەیەکی بەدەستەوە بوو، کڵاوێکی گەورەی بارانی لەسەر سەری دانا بوو. بینیم لە دەستەکەی تری چەند حەڵقەیەکی مسی پێبوو، نیشانی منی دا و وتی ئەم ژنە کە دایکی هەموو تیمساحەکانە منی بۆ شتکەڕین ناردۆتە بازار، بەڵام من هیچی بۆ ناکڕم چونکە کەلوپەلی تایبەتی و پێویستی خۆم کە بۆم هەڵدەگیرێ هێناومە و کردومەتە ئەم سەبەتەیەوە کە لێرە بڕۆین. ئەم حەڵقە مسانە سەرمایەکەمان بۆ دابینکردنی خەرجی سەفەر زیاترەکە. سەیرم کرد لە سەبەتەکەدا کراسێک و قژێکی دەستکردیشی پێبوو کە لە خانوەکە دوورکەوتینەوە گەیشتینە کەناری نیل، جلەکانی گۆڕی و قژەکەی کردە سەری. منیش دارێکی تاشراوم بۆ کڕی چونکە بینی بووم خزمەتکاری پیاوە بەرزەکان دار بەدەستەوە دەگرن. دوایی لە دارەڕاکانی کەشتیەکانی سووریا نزیک بووینەوە و سەیرم کرد کەشتیەک ئامادەیە و خەریکە بەڕێ دەکەوێ. کەشتیوانەکە خەڵکی سووریا بوو. کاتێ زانی من پزیشکم دەچمە ئەزمیر بە خۆشحاڵیەوە من و کاپتای وەرگرت، لەبەر ئەوەی لە کەشتیەکەدا هەندێک لە مەلەوانەکان نەخۆش بوون بە ئومێد بوو من لە ڕێگە چارەسەریان بکەم. دەرکەوت کە گۆیەکەی باسمان کرد بەختەوەری بۆ هێنا بووین چونکە کارەکانمان ئاسان ببوو، دەمانتوانی بە ئاسانی سەفەر بکەین و کاپتا کە کاریگەرێتی گۆیەکەی بینی وەکو خوایەکی ڕاستەقینە کەوتە پەرستنی.